شتێک بپەرسترێت جگە لە ئەڵڵا ئەوە کراوە بە تاغوت. تاغوت چییە؟ تاغوت لە تۆغیانەوە هاتووە. تاغاوە یعنی تەجاوەزە الحەد، لە سنوور دەرچوو یا لە سنوور دەرچوێندرا لە سنوور. ئێستا نمونە بە چوار شت دەهێنینەوە، چوار شت نمونەی پێدەهێنینەوە. مەلایکەتێک لەگەڵ پێغەمبەرێک لەگەڵ پیاوچاکێک لەگەڵ بت و سەنەمێک. ئەم چوار شت. ئایا بت و سەنەم دار و بەرد سنوورەکەی چییە؟ سنوورەکەی ئەوەیە لەگەڵ خوا بیپەرستی هانای بۆ بەری یان نا؟ ئایا گەیشتۆتە ئەو سنوورە حەدی ئەوەی هەیە کە تۆ بیپەرستی؟ ها جواب چییە؟ نەخێر. زۆر باش. ئەی کەسێک بتێکی پەرست دەڵێن کردی بە تاغوت. یان چی تاغوت وتمان؟ تەجاوز چی؟ الحەد. لە سنووری خۆی بردیە دەرەوە، لە سنووری مەخلووقێکەوە بردیە دەرەوە بۆ سنووری مەعبودێک. مەعبود کە ئەڵڵاه. لە سنووری ئەوەی کە مەخلووقە بەس بردیە سنووری چی؟ خستیە ئەو سنووری ئەو شتەی کە دەپەرسترێ کەویش ئەڵڵاه. ستا دەڵێن کردی بە چی؟ کردی بە تاغوت. کردی بە تاغوت یعنی چی کردی بە تاغوت؟ لە سنووری خۆی بردیە دەرەوە، دەری چوان، لە سنووری خۆی دەری چوان. باش. یعنی ئەگەر بۆ نمونە دوو بازنە بچێشین بە تەنیژ یەکەوە، بازنەیەکیان بازنەی ئەوەیە کە شایستەی پەرستنە. ئەم بازنەی بەس بۆ کێ؟ ئەڵڵا کە خالقە. بازنەیەکی تریان بازنەی مەخلووقە، دروستکراو کە شایستەی پەرستن نییە. لەو بازنەیەدا دەتوانین بت و سەنەمدانین سنووری خۆیەتی یا دەرچووە؟ سنووری خۆیەتی. ئەیکە گواستمانەوە بۆ بازنەکەی تر کردمان بە تاغوت، لە سنوور دەرمان کرد. باش. پیاوچاکێک لە کام بازنەدایە؟ بازنەی مەخلووق یا خالق؟ لە بازنەی مەخلووقدایە، خالق نییە. ئەیکە تۆ هانا بۆ پیاوچاکە بەریت و پەرستنی بۆ بکەیت و عیبادەتی بۆ بکەیت، گواستەوە بردت بۆ کوێ؟ بازنەی دووەم کاتە لە سنووری خۆی دەرت کرد. کردت بە چی؟ کردت بە تاغوت. ئەی پێغەمبەرێک کاکە خۆ پێغەمبەر بت و سەنەم نییە، تۆ چۆن دەڵێی نابێ هانای بۆ بەری و هاوارەکەیتێ؟ دەڵێن بەڵام لە کام بازنەدایە؟ مەخلووق یا خالق؟ با پێغەمبەریش بێ مەخلووقە کە تۆ پەرست و هاوارت بۆ کرد و داوات لێی کرد، گواستەوە دیسان تەجاوزت پێی کرد، برتە خانەی خالق مەعبود. کەواتە کردت بە تاغوت، نەک خۆی تاغوتە، تۆ وات کرد. اعتقادت وایە. مەلایکەتێک دیسان لە خانەی مەخلووقیەتدایە، بیبەیتە ئەو دی و تەجاوزت پێی کرد، کردت بە تاغوت. جا ئەگەر ئەو شتەی کە تۆ کردوتە بە تاغوت لە عەقیدەی خۆتدا ڕازی بێ بەو ئیشەی تۆ، ئەو فعلاً خۆشی چییە؟ تاغوتە. ئەی کە ڕازی نەبێ ئەوە لە خودی خۆیدا تاغوت نییە، بەڵام لە تەسەڕوفات و عەقیدەی تۆدا تاغوتە، تۆ کردوتە بە تاغوت. کە ڕازی بوو خۆشی تاوانبارە، کە ڕازی نەبوو تاوان لەسەر ئەو نییە، تاوان لەسەر تۆیە. تاوان لەسەر تۆیە. عیسا عەلەیهی السەڵات وەسسەلام خەڵکی دەیپەرستێ، وانییە؟ گاورەکان دەیپەرستن. گاورەکان لە بازنەی مەخلووق گواستیانەوە بۆ بازنەکەی تر، وایە؟ کردویانە بە تاغوت. بەڵام ڕازی عیسا بەم کارە؟ کاتە خۆی لە خۆیدا چی نییە؟ تاغوت نییە. بەڵام خەڵکانێک کردویانە بە تاغوت.